کۆشتی سپی شوێنی کارکردن و مانەوەی فەرمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە کەوتۆتە واشنگتنی پایتەخت. یەکەم بەردی بناغی کۆشک لە ئۆکتۆبەری ساڵی 1791 دانرا. هەروەها لە ساڵی 1818 پاش سوتانی بەڕەنجی سپی بۆ یەکرا. کۆشتی سپی لە ماوەی تەمەنیدا دووجار سوتێنراوە. جار یەکەم لە سەردەستی سوپا بەریتانیەکان بوو لە ساڵی 1814 لە ماوەی جەنجی ساڵانی 1812 دەڵێن کە دووکەڵی ئاگرەکە لە دووری 50 میلەوە دەبینرا و جاری دووەمیش باڵی ڕۆژئاوای کۆشک سوتێنرا لە ساڵی 1929. سەرۆک جۆن ئادەمس بە یەکەم سەرۆک دانەدرێت کە خۆی و خێزانەکەی لە کۆشتی سپی نیشتەجێ بوون لە 1 نۆڤێمبەری ساڵی 1800. کۆشتی سپی لەسەر پانتای 18 ئەیکەر زەوی دروستکراوە بە نزیکەی 55,000 پێ چوارگۆشە دەبێت. لە کۆشتی سپی 132 ژوور و 35 گەرما و 3 چێشخانە لەگەڵ 16 ژووری خێزان و میوان بوونی هەیە. ناوی کۆشتی سپی بەڕەسمی لەلایەن تیۆدۆر ڕۆزڤۆلتەوە لە ساڵی 1901 نامنرا کە پێشتر بە شوێنی سەرۆک کوێشتی جێبەجێکار یاخود ماڵی سەرۆک ناوی دەهات. بەهای کۆشتی سپی لە ئێستادا بە 400 ملیۆن دۆلار دەخەملێنرێت. لە ژووری سەرۆک پلیکانەیەکی نهێنی بوونی هەیە کە لە حاڵەتی لە ناکاو ڕاستەخۆ سەرۆک دەگەیەنرێتە ڕاڕاوەیەکی نهێنی کە لەلایەن تیمێکی باوەڕپێکراوی مەشقپێکرا و چاودێری دەکرێت و بەڕێوە دەبدرێت کە بە ناوەندی ئۆپراسیۆنی لە ناکاوی سەرۆک ناسراوە. لە ئێستادا ژمارە و فەرمانبەرانەی کەوا لە کۆشتی سپیدا کار دەکەن دەگاتە 474 ئەندام و فەرمانبەر. تا ڤیدیۆشتر هەر شاد بن.